رادیۆی دەنجیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژار لا ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. با پێشنگایەتی پلاتفۆرمی ڕێکخراوە دیموکراتیکەکان گربوونەوەی دیموکراسی و ئازادی لە ئێلح کۆتایی پێهات. پاشگربوونەوەی دیموکراسی و ئازادی لا ئێلح با دروشمی ژنجیان ئازادی ڕێپێوان ئەنجام درا و کۆتایی با چالاکیەکە یان هێنا. لە کۆتایی گربوونەوەکەدا گەنجان با دروشمی ژنجیان ئازادی و ئێلح دەبێتە گۆڕستانی فاشیزم ڕێپێوانە جەماوەرێکیان ئەنجامدا. جەنگاوەرانی ئازادی کوردستان لە چوارچێوەی هەڵمەتی پیرۆزکردنی 46مین ساڵیادی دامەزراندنی پەکەکە و بەرفراوانکردنی شەڕی ئازادی لە ئیلح و سرت لە دژی هێرشەکانی دەوڵەتی تورک کە لە ئەنجامدانی ئۆپەراسیۆن بوون چالاکیان ئەنجامدا و سێداگیرکەریش بریندار بوون. جەنگاوەرانی ئازادی ڕایانگەیاند لە بەرەبەیانی 16 تەشرینی دووەم لە گەڕێکی پەتەرلەکەنتی ئیلح چالاکیان ئەنجامداوە و گورزیان لە کاروانی تیمەکانی پۆلیس وەشاندووە و لە ئەنجامدا سێ پۆلیس بە سەختی بریندار بوون. هەر لە ڕاگەیاندراوی ماک ئاماژە بە ئەنجامدانی چالاکیەکی دیکە کراوە لە 15 تەشرینی دووەم لە درەنگانی شەو لە گەڕەکی ئالانی سرد. باچەکی فەردی لا دژی ئۆتۆمۆبیلێکی زرێپۆشی پۆلیس چالاکیان دراوە و لا جێگەی چالاکیەکەدا شەڕ و پێکدادان دروست بووە. ماک لە کۆتایی ڕاگەیاندراوەکەیدا سەرنجی خستووەتە سەر 46مین ساڵیادی دامەزراندنی پەکەکە و دەڵێت ئەوانەی دەیانوت کۆتایی با پەکەکە دێنین بە ئیرادەی بەردەوامی پەکەکە لە ئەنقەرەدا هەژێنران. هەروەها ماک بانگەوازی لە گەلی وڵات پارێز کردووە لە 46مین ساڵیادی پەکەکەدا بۆ ئازادی ڕێبەراپۆ تێکۆشانیان بەرفراوان بکەن. لە 20 تەموزی ساڵی 2023ەوە لە کەمپی پەنابەرانی شەید ڕۆستەم جوودی لە مەخمور لە پێناوازادی جەستەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان چالاکی ئشکگیری دەستی پێکردووە و تا ئێستاش بەردەوامە. لە شەوی ڕابردوو گروپی 96مین دەستیان با چالاکیەکە کردووە و لەسەر ناوی گروپی 95مین مامۆستا خەبات ئیلحان وتی چالاکیەکەمان لە پێناو ئازادی ڕێبەری گەلی کوردە. لناوا قادا جهانی رو لتوای جهانی توای قادن اروپا جیک و کردک ولات پاریس لیبه و دوست و لیبه لهر دره اف چالاکی تینه بردوام کرن و پیام ربرتیا مجین جبوی آشتیه جبوی براتیه جبوی وکویا گلان هر کدچه بلاو دبه لناوا قادا جهانی دجه جهکی دیروکی دیگره جبرویه که جب مشا دیروکی یا کو ایرو پیکاتی و به آرمان جاکو و آزادی ریبر آپو به مسوگر ببه و تجرید به داوی ببه و آشتیه که ماینده دیروکی بکوره و گلم بندست ین توای جیهان بگهن آزادی خواه و سرکفتنه که ماینده جه تاجیدار بکن و ام به سلوغانه که خوازم و چالکی دوری کومانوت و هفتمین بکن آزادی آزادی جوی ریبر نتاوی آزادی. با بۆنەی 25 تەشرینی دووەم ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان پیاوانی کانتۆنی فورات لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە گۆڕەپانی ژنی ئازادی کۆبانی کۆبوونەوە و بەرەو گۆڕەپانی ئاشتی ڕێپێوانیان کرد. مزگین خەلیل جێگەری سەرۆکی ئەنجومەنی جێبەجەکاری کانتۆنی فورات ڕایگەیاند ئاستی تێکۆشانیان بەرز دەکەنەوە و وتیشی لە سێ خوشکی میراباڵ و تەنانەت ئەو ژنە تێکۆشەرانەی کە بە خوێنی خۆیان داستانیان نووسیوەتەوە ئێمە وەک ژن ئاستی تێکۆشانمان تا کۆتایی بەرز دەکەینەوە و لەگەڵ ئاسیا و ڕووناهی و تەنانەت هێرۆ و گولستانەکان تێکۆشانمان دەگەینە لووتکە.
سەرۆکی لێژنەی دارایی لە پەرلەمانی عێراق ڕاگەیان لە داهاتوودا ئەنجامەکانی سەرژمێری گشتی دانیشتوان دەکرێتە پێوەر بۆ تەرخانکردنی بودجە بۆ پارێزگاکان. عەتوانی سەرۆکی لێژنەی دارایی لە پەرلەمانی عێراق سەبارەت بە ئەنجامی سەرژمێری لە داهاتوودا ڕاگەیان لە دوای تێپەڕبوونی 37 ساڵ چاوەڕێ دەکەین لە دوو ڕۆژی داهاتوودا سەرژمێری گشتی دانیشتوان لە عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە بەڕێوە بچێت. هەروەها ئەتوانی ئاماژەی بەوەش کرد سەرژمێری پێوەرێکی سەرەکیە بۆ دابەشکردنی سەرچاوەکان و تەرخانکردنی دارایی لە نێوان پارێزگاکان و تێپەڕاندنی ئەو پرۆسەی خەمڵاندنە کە بە درێژایی ساڵانی پێشوو پەسەند کرابوون. دەشڵێت ئەم هەنگاوە خاڵی دەستپێکە بەرەو دامەزراندنی دروستی حکومڕانی باش و ئابوووریەکی چۆکمە. ئەمە وامان لێ دەکات هەموو ڕێگاکانی خزمەتگوزاری و گەشەپێدان و پلانی وەبەرهێنان ڕاست بکەینەوە. جێ ئاماژەیە بڕیارە لە ڕۆژانی 20-21 ئەم مانگەدا سەرژمێری گشتی دانیشتوانی عێراق و هەرێمی کوردستان بەڕێوە بچێت. ڕاوێژکاری سەرۆکوەزیرانی عێراق ڕاگەیان گۆڕانکاری وەزارەیی 4 بۆ 5 وەزارەت دەگرێتەوە و گۆڕانکاریەکانیش پەیوەندیان با کاری وەزارەت و وەزیرەکانەوە هەیە. سەبحان مەلاجیات ڕاوێژکاری سەرۆکوەزیرانی عێراق لەبارەی ئەو گۆڕانکاریانەی وەزارەتەکان ڕاگەیان گۆڕانکاریە وەزارەیەکانی سوودانی بەهۆی چۆڵبوونی پۆستی سەرۆک ئەنجومەنی نوێنەرانەوە بۆ ماوەیەکی زۆر دواکەوتووە و پێویستی با ڕاوێژ و لێک تێگەیشتنی سیاسی هەیە. هەروەها ئاماژەی بەوەش کردووە گۆڕانکاریە وەزارەیەکان 4 بۆ 5 وەزارەت دەگرێتەوە و پەیوەندی بەکاری وەزارەت و وەزیرەکانەوە هەیە بە تایبەتی کە لە ماوەی 3 مانگدا کاری هەر وەزیرەیەک ڕوون دەبێتەوە. هەروەها ئەوەشی خستووەتە ڕوو لەلایەن لێژنەی تایبەتمەندەوە هەڵسەنگاندن بۆ ئەدای وەزارەت و وەزیرەکان دەکرێت و دواتر با راپۆرتێک پێشکەشی سەرۆک وەزیران دەکرێت. ڕێپێوانی جیهانی ژنانی ئەفریقای باکوور و ڕۆژهەڵاتی ناوەڕاست سزای لە سێدارەدانی وریشا مرادیان شەرمەزار کرد و ڕایانگەیان با پێکەوە لە دژی سیاسەتەکانی لە ناوبردن تێبکۆشین و لە دژی ستەم بوەستینەوە. لە دژی لە بڕیاری لە سێدارەدانی وریشا مرادی ڕێپێوانی جیهانی ژنان دەیەیەکە لە ئەفریقای باکوور و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێوە دەچێت و لەم بارەیەوە ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە. لە سەرەتای ڕاگەیاندراوەکەیاندا ئاماژیان بەوە کردووە لە ساتێکی مێژووییدا کە لە کوردستان و ئێراندا بە شۆڕشی ژنجیان ئازادیدا تێدەپەڕێت جارێکی دیکە پشگیری خۆمان دووپات دەکەینەوە بۆ بەرخۆدانی ژنان لە هەر کوێیەک بێت. سەبارەت بە وریشا مرادیش بڕایان گەیاندووە ئاشکرای وریشا مرادی چالاکوانێکی بوێرە و دەوڵەتی ئێران وریشە وەک هەڕەشەیەک بۆ سەر ڕژیمەکەی دەبینێت. لە کۆتایی ڕاگەیاندراوەکەدا دەڵێن بۆ پاراستنی مافەکانی ژنان لە هەر جێگەیەک بێت لا دژی هەموو کەسێک کە خواستی بێدەنگکردنی ژنانی هەیە درێژە بە تێکۆشانمان دەدەین و بە دروشمی ژنجیان ئازادی پێکەوە لە دژی سیاسەتەکانی لە ناوبردن تێدەکۆشین و لە دژی ستەم دەوەستینەوە. لە ڕۆژهەڵاتی کوردستان محەممەد ڕەسوولپور خەڵکی شاری شنۆ بۆ جێبەجێکردنی حکومی 18 مانگ زیندانی تەعزیری بە تۆمەتەکانی پەیوەندی و ئەندامەتی لەگەڵ حیزبێکی کوردی ئۆپۆزیسیۆنی ڕژیمی ئێران و هەروەها چالاکی پرۆپاگاندای دژی دەسەڵات بۆ زیندانی ڕژیمی ئێران لە شنۆ گوازرایەوە. ئەم هاوڵاتیە پێشووتر لەلایەن دادگای ئینقلابی ڕژیمی ئێرانەوە بە 24 مانگ زیندانی بەسەردا سەپێنرا بوو. محەممەد ڕەسوولپور بە بێنواندنی حکومی قەزایی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کرابوو. سزای لە سێدارەدانی ئامانج عەزیزی بەنکراوی خەڵکی سەردەشت کە پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکانەوە سزای لە سێدارەدانی بۆ دەرچووبوو لە زیندانی ناوەندی ورمێ جێبەجێکراوە. با پێی زانیاریەکانی تۆڕی مافەکانی مرۆڤی کوردستان ئەم بەندکراوە ڕۆژی پێنجشەممە 14 نۆڤەمبەر بە مەبەستی جێبەجێکردنی سزاکەی ڕەوانەی ژووری تاکە کەسی زیندانی ناوەندی ورمێ کرابوو بەرە بەیانی ڕۆژی هەینی هەر لەو زیندانەدا لا سێدارە درراوە. جێ ئاماژەیە ئامانج عەزیزی نزیکەی 4 ساڵ لەمەوە پێش بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکانەوە دەست بەسەر کرابوو سزای لا سێدارەدانی بۆ دەرچوو بوو.
هەروەها لالایەکی تریشەوە سزای لاسێدارەدانی ڕەحیم فەقیری بانکراوی خەڵکی سەلماس کا پێشتر بە تۆمەتی پەیوەندیدارمان بەدا هۆشبەرەکانەوە سزای لاسێدارەدانی بۆ دەرچوو بوو ئەویش لا زیندانی ناوەندی بیرجان جێبەجێکرا بە پێی زانیاریەکان ڕەحیم فەقیری خەڵکی سەلماس نزیکەی 2 ساڵ لەمەوبەر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان سزای لاسێدارەدانی بۆ دەرچوو بوو ئەم بەنکراوە بەرەبەیانی ڕۆژی یەکشەمبە 7 نۆڤەمبەر لە زیندانی ناوەندی بیرجان لاسێدارە درراوە. بە گوێرەی زانیاریەکان لا یەکەم هێرشی ئاسمانی ئیسرائیل بۆ سەر ناوەڕاستی بەیروت دوای زیاتر لە 1 مانگ وتەبێژی باڵای گروپی چەکداری حیزبوڵڵا کوژراوە. ئاژانسی جیهانی ڕۆیترز لازاری بەرپرسێکی حیزبوڵڵاوە ڕایگەاندووە وتەبێژی حیزبوڵڵا محەممەد عەفیف لە هێرشێکی ئاسمانیدا لە بەیروت کوژراوە. جا ئاماژەی لە پاش زیادبوونی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر لوبنان محەممەد عەفیف زۆر دەرکەوتووە و ئامانج بووە. ئەمەش دوا بەدوای کوشتنی سەرکردەی حیزبوڵڵا حەسەن نەسڕۆڵڵا دێت کە ئەویش بە هەمان شێوە لە هێرشێکی ئاسمانی ئیسرائیلدا کوژرا. کۆبوونەوەی لوتکەی G20 بەڕێوە دەچێت. لۆلا دا سیلڤیا سەرۆکی برازیل سەبارەت با بەڕێوەچوونی کۆبوونەوەی لوتکەی G20 لە برازیل لە تۆڕی کۆمەڵایەتی ئیکسی خۆی ڕایگەان بە بەشداری 40 وڵات کۆبوونەوەی لوتکەی G20 لە برازیل بەڕێوە دەچێت و تیایدا جگە لە گفتوگۆکردن لەسەر بەرەنگاربوونەوەی برسێتی و هەژاری باس لا گواستنەوەی وزە دەکرێت. هەروەها دا سیلڤیا ئەوە شخصوەتە ڕوو نەتەوەیە گرتوەکان پێویستیان بە چاکسازی هەیە بۆ ئەوەی دڵنیابن لەوەی بڕیارەکانی ڕێزیان لێ دەگیرێت. هاوکات بڕیارە لا ڕۆژانی 18 تاکو 19 تشرینی دوم کۆبوونەوەی لوتکەی G20 لە ڕیۆ دۆ جانیرۆی برازیل بەڕێوە بچێت.